Imagine being the mayor, clerk, treasurer, bartender. تەمەنی 84 ساڵە و بەتەنها لە گوندێکدا دەژی. حکوومەت و سەرۆکی حکوومەت و پەرلەمان هەرخۆیەتی لە هەڵبژاردننی شارەوانیەکاندا دەنگ بە خۆی دەدا و دەبێت تا سەرۆکی شارەوانی گوندەکە. LCR ژنێکی ئەمریکی تەمەن 84 ساڵە بەتەنها لە گوندێکدا بە ناوی مۆنوای ژیان بەسەر دەبات. لە ساڵی 2004دا هاوسەری ئێلار کۆچی دوایی کردووە و بەرپرسیارەتی بەڕێوەبردننی گوندەکەی بۆ هاوسەرەکەی بەجێهێشتووە. ئێلەردا گوندەکەدا ماوەتەوە و خواردنگەیەکی بچووکی هەیە و پێشوازی لەو گەشتیارانە دەکات کە بە گوندەکەدا تێپەڕ دەبن. لە گوندەکە کتێبخانەیەکی بچووک و کڵێسایەکی وێران هەیە و دەبێ ئێلار ساڵانە بڕی $500 باج بە حکوومەت بدا کە خۆیەتی. ئێلار ساڵانە پلانی شارەوانیەکەی دەداتە حکوومەتی ئەمریکا بۆ ئەوەی بڕی پێویستی بودجەی بۆ دابین بکەن. ئیلەر دەڵێت کاتێک داوای ڕێگەپێدانم لە حکوومەت کرد بۆ هێنانی مەی بۆ فرۆشگاکەم خۆم ئیمزام لەسەر کرد و حکوومەت بۆی ناردم و فرۆشتمەوە بۆ خۆم. پێشتر ژمارەی دانیشتوانی گوندی مۆنوای نزیکەی 150 کەس بووە، بەڵام بە هۆکاری جیاواز ڕوویان لە شارە گەورەکان کردووە. گوندی مۆنوای لە ویلایەتی نەبرسکای ئەمریکایە و ژمارەی دانیشتوانی لە ئێستادا 1 کەسە و ئاو کارەبا و غازی بەردەوامی بۆ دابین کراوە.